تەوەرەدا باس لە چۆری جگەر دەکەین ئێمە دەپرسین بەگشتی ئەرکی جگەر لە جەستەدا چییە کاتێک چۆری لەسەر جگەر کۆ دەبێتەوە چ مەترسیەک دروست دەکات یاخود بە ڕێژەی چەندێک کۆبوونەوەی چۆری لە جگەردا دەشێت کاریگەری لەسەر تەندروستی و جۆستەی ئێمە دروست بکات هەروە باسە جۆرەکانی چۆری جگەر و چەندین بابەتی دیکە دەکەین کە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ دکتۆرە ئیسرا هەماوەندی پسپۆڕی هەناوی و هەروەها مامۆستای کۆلێژی پزیشکی و هەروە ئەندامی کۆلێژی شاهانەی بەڕێچاریە و هەروەها خاوەنی بڕوانامەی بۆردە هەناو دەکەم کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە دکتۆرە سڵاوت لێبێ و بانیت باش زۆر سپاس بۆی لە بارنیت باش کوردستاندا لەگەڵ ئێمە بەشداری بۆی باس لە چۆری جگەر بکەین با سەرەتا بەگشتی کاری جگەر و ئەرکی جگەر لە جەستەی ئێمەدا بزانین. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەران، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بە نسبەت جگەر لە لای ڕاستی سکە لە بن پەراسوەکان وەزنی لە کیلۆیەکونی و یان زیاترە. هەر خانێک لە خانەکانی جگەر زیاتر لە 500 کار ئەنجام دەدەن. ئەوانش کاری دروستکردنی زۆر نەوعە مەوادە کە جسم پێویستیتی و هەروەها جگەر خین وەردەگری لە کۆئەندامی هەرس لە گەدە و لە ڕێخۆڵەکان لە فاتەڕەشە ئەو خوێنە هەمووی دەچێتە جگەر لەوێ تەصفیە دەکرێت ئەو مادانە یەکسەر نابی بستە ناو خوێن و بەر ئەندامەکانی دیلەش بکەون لە ناو جگەر تەصفیە دەکرێن زۆر مەوادی نوێ دروست دەکرێت زۆر مەواد لەو مەوادانە لەوانەیە ژەهراوی بن بۆ جەستە لەوێ نسبەتی ژەهراویەکانیان لا دەچی و هەروەها ئەو دەرمانانەی کە بەشەر دەیخوا لەوێ تەصفیە دەکرێت یاخود ئەکتیڤ دەکرێت هەندێک جاریش بالعکس وەی لێ دەکرێت ئین ئەکتیڤ بی تەئسیری کەم بکرێتەوە و فڕێ بدرێت لە لەش. جگەر زۆر ئەندامەکی گرینگە و ئەندامەکی گەورەی لە جسمی ئینسان هەندێک ئێستاش ئەو حالەتەی باسی دەکەین ئەوڕۆ خڕبوونەوەی چەوریە لە ناو جگەر. باشە کاتە با بزانین چۆری جگەر چییە و چەند جۆریشی هەیە دکتۆرە؟ بەڵێ چەوری جگەر خڕبوونەوەی چەوری سیانی کە پێی دەگوترێت ترایگلیسراید یانیش کۆلسترۆل یانیش چەوریەکانی دی لە ناو خانەکانی جگەر کۆ دەبنەوە وردە ئەو چەوریە لە ناو جگەر زیاد دەکا وەی لێدەی خانەکە دەبێتە وەکی باڵونەکی گچکە پڕ چەوریە کار و کردەوەی و ئەنجامدانەکانی خۆی هەمووی لە دەست دەدا. ئەمە مەراحلمان هەیە یعنی چەند قۆناغەکە یەکەم جار بەس خڕبوونەوەی چەوریە لە پاشان هەوکردنە بەهۆی چەوری لە پاشان مەرحەلەکمان هەیە پێی دەڵێن تەلەیوف واتە فایبرۆسز واتە شتەکەوەکی فایبەری لێ هاتیە ئەو خانەیە ئاخر مەرحەلەشمان هەیە کە پێی دەگوترێ بەمۆمبوون تەشەمۆع بە ئینگلیزی پێ دەگوترێت سیڕۆزس ئەو وەختی جەرگ بە تەواوەتی ئەو ئەندامە پەچی دەکەوێ و ناتوانێت هیچکە ئیش بکات. زۆر باشە دکتۆر ئەگەر بێت و جۆرەکانی چۆری جگەر بۆ چەند جۆرێک پۆلێن بکرێت دەکرێت بە چەند جۆرەوە و هەروەها جیاوازی نێوان هەر یەکێک لە جۆرەکان چییە؟ جۆری یەک ئەگەر ئەمە بە تەقسیمیان بکەین دوو جۆری ئەساسیمان هەیە لە چەوری جگەر یەکەچیان پێی دەگوترێت کە ئەو چەوری جگەرە کە ڕەبتی هەیە لەگەر مەشروباتی کحولی چەورێکیشمان هەیە چەوری جگەر کە ڕەبتی نییە بە مەشروباتی کحولی. زۆرترینی ئەو کەسانەی کە مەشروبی کحولی وەردەگرنەوە بە نسبەتی زیاتر لە 95% تووشی ئەو جۆرە دەبن کە پێی دەگوترێت ئەلکۆهۆل ڕیلیتد فاتی لیڤەر. نەوعەکەی دیمان هەیە کە نەن ئەلکۆهۆل کە ئەوانەی ڕەبتیان نییە بە ئەو چەوری کە ڕەبتی نییە بە مەشروباتی کحولی واتە ئەو کەسەی کە وەری دەگری ئەو کەسەی کە تووشی بووە یان نسبەتی کحولی کەمترە لەوەی بگاتە ئەو حەدەی کە تەئسیرەکە بەس لە تەئسیری کحول بی یاخود هەر ئەسڵان مەشروب ناخواتەوە تووشی ئەو حالەتە بووە. ئەو دوو جۆرە تەقسیمەمان هەیە ئەماوەچی باسی دەکەین. ئەو دوو جۆرەش ئەوەکان یعنی عیلاجەکانیان فەرقی هەیە و حالەتی عەدەدەکانیشیان فەرقی هەیە. زۆر باشە کاتە بە ئێمە بینە سەر و بابەتی کە کێ تووشی چۆری جگەر دەبێت. ئێستا تۆ لە قسەکاندا ئاماژەت بۆ کەسانەکە کرد کە ڕێژێکی زۆر لە کحول دەخۆنەوە جیاواز لەو کەسانە چ کەسێکی تر زیاتر معڕەزە بۆ توشبوون بەم حاڵەتە؟
بەڵێ بەنسبەت ئەو کەسانەی کە چێ توش دەبی هەموو تەمەنەکان احتیمالی توشبوونیان هەیە تەنانەت ئێستا لە منداڵیش دەبینین خەڵکانێکی زۆر احتیمالیان هەیە توش ببن زیاتر لە نێر و مێ زیاتر لەو کەسانەی کە تووشی حالەتی چەوری بوونە بە تایبەت چەوری سیانی ترایگلیسراید ئەگەر لە 150 میلیگرام زیاتر ببی لە خین ئەوە احتیمالی توش بوون هەیە کە ئەو چەوریە بنیشی لە ناو خانەکانی جگەر ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی قەڵەوی بوونە و ئەو کەسانەی وەزنیان زیادی کردیە ئەو کەسانەش توش دەبن کە هەندێک کەس هەیە بالعکس زۆر زەعیفە تووشی مەجاعەتی زۆر بووە فترەك لە تووشی برسێتیەکی تەواو بووە بە هەر هۆیەک لە هۆیەکان ئەو کەسانش چەوری لە ناو جگەریان دەنیشین هەر خەڵکی دیمان هەیە نسبەتەکی زۆر لەوانەی تووشی نەخۆشی شەکرە بوونە و حتا مەرحەلەی پێش سوکەری چونکە ئەمەوەچی شەکرەی خەڵک لێک دەدەینەوە دەڵێن سێمان هەیە یەکەچیان شەکرەی طبیعی دووەم مەرحەلەی پێش سوکەری واتە ئەگەر ئاگای لە خۆی نەبی احتیمالی توشبوونی هەیە بە شەکرە و مەرحەلەی سێم ئەوە سوکەریەکی تەواوە و هەردوو مەرحەلەی پێش سوکەری و مەرحەلەی سوکەری یعنی نەخۆشی شەکرە هەردووچیان احتیمالی زۆریان هەیە و هەروەها خەڵکانی دی زۆر کە ئەو کەسەی تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن بووە ئەو کەسێک کە لەوی ڕاستەی ئەو نەوعەیە کە چەوری زیاد دروست دەکەن ئەو کەسانە حتا ئەگەر زەعیفیش بن ڕیازەش بکەن هەر احتیمالی توشبوونیان هەیە بە زیادبوونی چەوریەکان ترایگلیسراید کۆلسترۆل چەوری خەڵک بە ترایگلیسراید دەڵێن چەوری بن پیست لە ناو خەڵک ئەوها باوە ناوەکەی یاخود کۆلسترۆل خەڵک پێی دەڵێ چەوری ناخوێن بەڕاستی هەردووچیان لە ناو خوێن هەن و هەروەها ئەو کەسانێک کە مەسەلەن دەتوانن لە ماڵێ بزانن خطوڕیان چەندە کەمەری خۆیان قیاس بکەن ئەگەر پیاوەک کەمەری لە 102 سانتیم زیاتر بوو ئەوە خطوڕەی هەیە و ئافرەتە کەمەرەکەی لە 88 سانتیمەتر زیاتر بوو ئەوانە خطوڕیان هەیە کە تووشی چەوری جەرگ ببن و هەروەها ئەو کەسانێک کە دەرمان وەردەگرن هەندێک نەوە لە دەرمان هەیە خەڵک تووشی چەوری جگەر دەکات کاتە لێرەدا هەندێک جار ئێمە دەبینین دەرمان دەخورێت بەبێ بەکارهێنان یاخود بەبێ گەڕانەوە بۆ ڕێنمایە پزیشکیەکان لێرەدا جگەر کاریگەر دەبێت و بەهۆیەوە چەوری دروست ببێت بەڵێ ئەو سوالێکی زۆر باش بوو یەکەم دەرمان دەخورێ بەبێ ڕانمایی دووەم دەرمان دەخورێ کە خاستان ئەوەی وەچووە ئەمن باسی دەکەم کە تووشی چەوری جگەر دەکا بۆ هۆی تر خەڵک دەچی دەیخوا یەکێک لەوانە مەسەرەن دەچی وەری دەگری هەتا وەزنی زیاد بکە مادەک وەردەگری پێی دەگوترێت پرێدنزۆلۆن و جەماعەتی کۆرتیزۆن ئەوانە چەوری لە ئینسان دروست دەکەن بە شەرەکە قەڵەو دەکا بەس تەنانەت ئەندامەکانی ناوەوەی لەشیش چەوری لە ناوی دروست دەکە خەڵک وەچی قەڵەو دەبی وەچی ئەتوو دەبینین خاتون مەسەلەن دەبینی چەوری زیادی کردیە لە قۆڵی لە دەموچاوی لە کەرشی بزانە ئەوە لە ناو ئەندامەکانیشی عینەن چەوری زیادی کردیە یعنی پەنکریاسی چەوری تویتە ناوی جەرگی چەوری تویتە ناوی لە دەوروبەری پەنکریاسی تووشی چەوری بووە لە دەوری دڵی تووشی چەوری بووە لە ناو دەمارەکانی دڵی تووشی چەوری بووە ئەو چەوریە تەوزیع بووە کەواتە ئەو کەسێک کە دەرمانێک دەخوا هەتا پێ قەڵەو ببی ئەو دەرمانە لە ڕووکەش قەڵەوی دەکا بەس لە ناوەوەش عینەن چەوری لە ناو ئەندامەکانی کۆ دەکاتەوە هەر ئەندامەچیش چەوری بچتە ناوی کار لە کارکردنی ئەو ئەندامە دەکا ئەو جە نەخۆشیەکان یەک لە دوایەک دەست پێ دەکەن کەواتە شتێکی دیشمان هەیە نەخۆش هەیە دەرمانی دەدەینێ دەڵێن بتبینینەوە 2 مانجی یان بتبینینەوە 3 مانجی یان 6 مانجی ئەو نەخۆشە دەرمانەکە وەردەگری سەحەتی بەو دەرمانە زۆر باش دەبی دەچی هەر وەری دەگری پاش ساڵێک دێتەوە دەڵێن لۆ نەهاتیەوە دەڵێ ئەمە زۆر باش بووم گوتم با هەر وەری بگرم آخر ئەمە شتێکمان هەیە لە ناو خۆمان کە وەچ پزیشکی پسپۆر ئەو دەرمانەوەچی دەدەینە شخصێک دەمانەوە متابعی دەرمانەکان بکەین بزانین ئایا کاریگەری چی کردیە لەسەر کلیێ هەتا ئێستا وەزعەکەی باشە لەسەر جەرگی و کاریگەری کردیە لەسەر گۆڕینی هەندێکیان نسبەتی چەوریەکان لە جسم دەگۆڕن هەندێکیان نسبەتی مادە یوریک ئەسید لە جسم دەگۆڕن هەندێک جار نسبەتی خین دەگۆڕن ئەوجا ئەوش دەبتە سەبەبەک ئەوەی کە چەوری خڕببتەوە کە خەڵکەکە دەرمانەکە بخوا متابعی خۆی نەکات دکتۆرە ئەو کەسانی کە
ڤایرۆسی جگەریان هەیە یاخود تووشی هەوکردنی ڤایرۆسی جگەر بوون معڕزن یاخود قابلیەتی ئەوەیان هەیە کە تووشی ئەم حاڵەتە ببن؟ بەڵێ بێگومان بە تایبەتی ڤایرۆسی هاوکردنی جگەر بە نەوعی سی و هاوکردن بە نەوعی بی ئەوانە زۆر تەسیریان هەیە. حتا هاوکردنی جگەر بەهۆی زۆری مادەی ئاسن هەندێک نەوع نەخۆشی خاصە ئەوانە، یعنی ئەوانە کەمن یان مادەی نوحاس ئەوانە کەمن، بەس ئەوەی کە ئێستا هەیە لە ناو خەڵک دەیبینین هاوکردنی جۆری سی، هاوکردنی جۆری بی، ئەو هاوکردانش سەبەبەکە لەو سەبەبانەی کە چەوری لە ناو جگەر دروست دەکات. ئەمە بەگشتی هۆکارەکان بوون. چەوری جگەر هیچ نیشانەیەکی هەیە لە قۆناغە جیاوازەکاندا دکتۆرەکە ئێمە ئاگادار بکاتەوە بڵێت لە ئێستادا تۆ تەندروستیت لە حاڵەتێکی باشدا نیە لە بەرەوەی چۆری جگەرت هەیە. نیشانەکان چین بەگشتی؟ بەڵێ بەداخەوە بیدایەتەکان هیچ نیشانەك نییە. ئەسڵان زۆربەی ئەو کەسانێک کە تەشخیص دەکرێن دێن حەزیان لێ فەحز عامەک بکەن. زۆر خەڵک هەیە ئێستا یعنی هۆشیاری تەندروستی ئێستا زیاد بووە لە ناو خەڵک بەعام، دەچی مختبەراتیش زۆر بووە، دەدینی لە زۆربەی جێیەکان مختبەر هەیە، دەچی هەر شخصەکە دەڕوا بەخۆی دەڵێ ڕۆژێک نان ناخواست دەچی فەحسەکی خۆی دەکات، دەدینی چەوریەکانی زیادی کردیە، دێ دەڵێ چ بکەم ئەمە دەدینین ئەوە چەوری لە ناو جەرگیشی هەیە، یاخود دەڕوا سۆنەرێک دەکا بوو هەر هۆیەک لە هۆیەکان دکتۆری سۆنەرەکە پێ دەڵێ ئەوە جەرگت چەور بووە. بیدایەتەکان نیشانە نییە. لە فەحسی خین دەردەچی ئەنزیمەکانی جەرگ عینەن لە فەحسی خین زیاد دەکا، یاخود ئەوها خەڵک دەچی سۆنەرێک دەکایان ئەشعەچی سیتیسکان دەگری بوو هەر هۆیەک لە هۆیەکان لەو ئەشعەیە و لەو سۆنەرە دەبینی کە پێی دەگوترێت کە چەوری لە ناو جەرگت هەیە. بەڵام وەچی مەرحەلەکان تەتەور دەکەن بەرەبەرە وەچی جگەر هیچ کە بە باشی ئیژ ناکە، ئەوجە تووشی هەڵ ئاوسان دەبی، تووشی ئیلتیهابات دەبی لە جگەر. ئەگەر مەرحەلەکەش هەر تەتەور بکە ئەو شخصە هەر عیلاج و هیچ وەرنەگری و هیچ شتێک نەکا بەرامبەر ئەو حالەتەی هەیەی ئەوجە دەست پێ دەکا بە قۆناغەکانی سستبوونی جگەر و پەککەوتنی جگەر و ئەو وەختی بەمونبوونی جگەر ئەوجە لەوێ فاتەڕەشە لەگەڵی ئەستور دەبی، دەمارەکانی ناو بۆڕی مایدا ئەستور دەبن، احتیمالە خین بڕشێتەوە، ئەوجە زیجی هەڵدە ئاوسێ، ئەوجە تووشی خوێن بەربوون دەبی. هەندێک جاریش وێ لێ دەمەرحەلەکانی کە تەسیر لە خەو و هۆشیاری دەکا، ئەگەر حالەتەکەی زۆر ببی ئەو جارە احتیمالە بێ بەوەی هۆشی تێکچووبی بگاتە ئاخیری بگاتە حالەتی کۆما. ئەو جە نیشانەکان ئەو وەختی نیشانەکان گەلک زۆرە هەر لە پیستەی نیشانەکان دەردەچی، لەوەی دەدینی ئەنواعی خاڵی وەچی جاڵجاڵۆکە لە سەر دەم و چاو و سینگی دروست دەبی، ناودەستی سۆر دەبتەوە، چاوی زەر دەبی، هەروەها ئەو لیکە ڕژێنەکانی دەوریجێ ئەستور دەبی، ئەو جە بەشەرەکە بەرە و لاوازی دەچی، ڕەنگی پستی دەگۆڕێ. ئەو وەختی نیشانەکان زۆر دەبن، کەواتە نیشانەکان پەیوەندیان هەیە بە قۆناغەکان، بەڵام بیدایەتەکان هیچ نیشانەک نییە. زۆربەی جار هیچ نیشانەک نییە کە خەڵک بزانێت. زۆر چاکە. زۆر جا دەوترێ خۆپارێزی لە چارەسەر باشترە. هیچ ڕێگایەکێ بۆی ئێمە خۆمان بپارێزین لەوەی کە تووشی چەوری جگەر ببین بە ڕێژەیەک کە مەترسی لەسەر ژیانمان دروست بکات؟ بەڵێ بێگومان زۆرە و حتا بیدایەتەکانیش هەر عیلاج هەیە، ئسلوب هەیە کە وا بگەڕێتەوە ئەو جەرگە بۆ حالەتی طبیعی. یەکەم شت لەوانە ئەگەر ئەو شخصی کە توش بووە لەو کەسانێک کە مەشروبی کوحولی دەخواتەوە ئەگەر تەرچی بکە ئەوە وەزعەکەی زۆر بەرەو باشی دەچی. یەک ملاحەزەم هەیە لەسەر جەماعەتی مەشروبات ئەو کەسانێک کە مەشروبی کوحولی دەخۆنەوە، خطوڕەی وان زۆر زۆرە، لەبەر ئەوەی ئەو کەسێک کە مەشروب دەخواتەوە چەند بخواتەوە هەر هەموو ئەو مەشروبە یەکسەر دەستە ناو جگەر، تەنانەت یەک دڵۆپەش لەگەر پیسایی دەرنادرێ، هەر هەمووی لۆ ناو جگەر دەڕوە. وەچی خواردن نییە، بەشەر وەچی خواردن دەخوا. ئەگەر خواردنەکی زۆری خوارد زۆربەی هەڵدەمژرێ دەستە ناو جگەر، بەشەکی زۆریشی دەردێ لەگەڵ پیسایی دەردێ. بەڵام
بەڵام مەشروبی کحولی ئەو هاانین هەر هەمووی دەستە ناو جگەر هەر هەمووی لەوێ دەستە مەرحەلەی چوونە ناو خانەکانی جگەر و تێکدانی خانەکانی جگەر. ئەوجا یەکەم دوورکەوتنەوە و تەرککردنی مەشروباتی کحولی، دووەم چێژ دابەزاندن ئەو کەسەی کە چێشی زیادە و ئەو کەسەی کە تووشی نەخۆشی قەڵەوی بووە چێژ دابەزاندن. مەرحەلەکانی بدایەتی 3.5% وەزن بێتە خوارێ ئەوە شتێکی زۆر باشەکەوە جەرگیان باش ببتەوە. یعنی 3% زۆر نییە، مەسەن یەکێک 103 کیلۆیە ببتە 100 کیلۆ، مەسەن یەکێک 85 کیلۆیە ببتە 80 کیلۆ، ئەوە یارمەتی جەرجی دەدا. بەڵام ئەگەر مەرحەلەکە بوو بۆ هەوکردنی جگەر بەهۆی چەوری ئەوە دەبی 10% وەزنی بێتە خوارێکەواتە ئەگەر وەزنەکەی 90 کیلۆیە دەبی خۆی بکاتە 80 کیلۆ. ئەو وەزن هینانە خوارە طبعاً هەندێک ئەوەی دەوێت کە دوور بکەوتەوە لە خواردنەکانی کە چەورن کە کاربۆهیدراتی زۆر لەبەر ئەوەی ئەو جەرگەی کە دەتوانی چەوری دروست بکە، برنجی بدێ دەیکاتە چەوری، نانی بدێ دەیکاتە چەوری، شیرینی بدێ دەیکاتە چەوری. بۆیە بەس نییە دوورکەوتنەوە لە چەوری، باشە دوور بکەوێت لە مەشروباتی غازی، لە پەتاتە، لە برنج، لە نان، ئەوانە کاربۆهیدراتن، لە شەکر دوور بکەویەوە و هەروەها خواردن کەم بکەیەوە. بەڵام زۆر کەمکردنەوەی خواردن لە فترەی کەم ئەو وەختی کاردانەوەی بالعکسی دەبی، بالعکس ئەو جارە چەورەکان زیاتەکە. و هەروەها ئەو کەسێک کە نەخۆشیەکی هەیە چارەسەرکردنی ئەو نەخۆشیە، مەسەرەن تووشی حالەتی زیادبوونی ترایگلیسراید بووە، چارەسەری ترایگلیسرایدەکەی بک بە حەب باشتر دەبی، تووشی بەرزبوونەوەی شەکرە و فشاری خوێن و ئەو حالەتانەی سەحی هەیە کە پەیوەندیان هەیە، زۆر نوعە هەوکردن هەیە لە جسم دەبتە چەوری جگەر، ئەوانە بچی عیلاجی وەربگری و ئەگەر هۆیەکەی دەرمانە دکتۆرەکەی دابنیشی جەدوەلی لۆ دابنێ، یان بە گۆڕینی دەرمانەکەی یان بە کەمکردنەوەی جورعی دەرمانەکەی. و وەرزشکردن زۆر ئەساسە، وەرزشکردن بۆ ماوەی نیو سەعات لە هەفتەک یانیش 150 دقە لە هەفتەک، یانیش ئەو خەڵکە ئێستا ئیش زۆر دەکەن بە ماوەی 8 سەعات لە ڕۆژێک بەس بە پێوەڕا، یعنی دانیشتنە ئیش دەکەن یان بە پێوە ڕاوەستانە. مەسەلەن دەتوانانی ئەو کەسێک کە بە دانیشتن ئیش دەکە ئەو جارە بە پێوە ئیش بکە، بەو جۆرە کێشیدا دەبەزی، سیارە کەمتر بەکاربینی، دوورتر پارک بکە، وەرزش بکاتە ناو ژیانی ڕۆژانەی. ئەوەش ئوسلوبەکی زۆر باشە لە یارمەتیدانی جگەر. زۆر باشە دکتۆرە، هەندێک جار باس لە هەندێک گیراوە دەکرێت بۆ نە باس لە بەکارهێنانی لیمۆ، چای ساوز، باس لە هەندێک لەم خواردنەوانە ئەکرێت کە دەشێت سوود بە جگەر بگەێنن، یان بەگشتی ئەو خواردن و خواردنەوانانی کە ڕێژێکی باش لە دژە ئۆکسانیان تێدایە. ئەمە کاریگەری دەکات لەسەرەوەی کە ڕێژەی چەوری جگەر کەم ببێتەوە، یاخۆت پارێز وەکو پارێزگاریەک بەکاربهێنرێن بۆی کە تووشی ئەم حاڵەتە نەبین. بەڵێ بەنسبەت ئەو مادانەی کە باست کرد، هەر مادەک ببینین زۆر ڤیتامین سی لە ناوە یاخود زۆر ڤیتامین ئی لە ناوە، ئەوانە احتیمالیان هەیە. بەس هەتا ئێستا لە ناو یعنی کتابی پزیشکی تحدید نەکرا ئەو خواردنانە بەگشتی، بەڵام ئەوانەی کە باسی لەسەر کرایە، مەسەلەن دارچین ئیسیفادەی هەیە، هێل هەندێک جار ئیسیفادەی هەیە و زۆر جار لە شەریکەکانی دەرمان ئەو مادەک نەوعە دڕکەک هەیە لێرە گەلک زۆرە، خاصەتەن بەهاران زۆر ناوی هەیە، بەڕاستی بەپێی هەر جێک یەکێک ناوەچی لێ دەنێ. هەندێک کەس پێی دەڵە قەلۆغان، هەندێک کەس ناویدی لێتەنێن، بە ئینگلیزی ناوی میلک ثستڵ. میلک ثستڵ ئەو جیاچی پەلکی پانە دڕکاویە، وەچی خەریتەی سپی لە ناوە، گوڵەکی مۆر دەدا لەسەرەوەی. ئەو میلک ثستڵە ئەوە زۆر ئیسیفادەی هەیە، ئێستا دەرمانی لێ دروست دەکرێت لۆ احتیمامدان و هەروەها زۆر نەوعە جیای طەبیعی هەیە، وەچی حەب دروست کرایە کە بەکاردێ لۆ عینەن تاواندنەوەی چەوری جگەر و فعلەن ئەمەش دەبینین ئەو مادە جیایانەوەچی دەیدەینە شخصەکە پاش 3 مانگ دێتەوە، مەسەلەن تووشی مەرحەلە 2 چەوری جگەر بۆ دەبتە مەرحەلەیەک، یان مەرحەلە 3 دەبتە مەرحەلە 2، مەرحەلە 3 دەبتە مەرحەلەیەک، مەرحەلەیەکە چەوریەکەی نامینێ. ئەو مادە طەبیعیانە ئیسیفادەیان هەیە. ڕژگوێ خستنی تەڵەکەبوونی چەوری لەسەر جگەر چ ماکێک لەسەر جەستەی ئێمە دروست دەکات و تەندروستی ئێمە بەرەو کوێ دەبا دکتۆرە؟ ئەو سوالە زۆر باش بوو، لەبەر ئەوەی خەڵک
چونکە زۆرە حالەتەکە زۆرە چەوری جگەر یعنی هەندێک جار دەڵێن ئەگەر 4 کەس بینیە کە چیان تووشی چەوری جگەر بووە یعنی 25 لە سەدای خەڵک توش بووە پێشتر دەیانگوت لە عمری 40 هەتا 60 بەس ئێستا دەبینین ئەوهانیە بالعکس دەبینین لە گەنجەکانیش توشبوون زۆرە تەنانەت لە منداڵیش هەیە ئەگەر ئەوە چونکە زۆرە مەسەرەن وەچی شخصەکە دەڵێ وڵا ئەمن 10 ساڵە یعنی شخصەکە دەڵێ ئەو 10 ساڵە پێی گوترا کە چەوری جگەرت هەیە یاخود دەڵێ قەینا ئەمە زۆر کەس دەناسم چەوری جگەریان هەیە ویان لێ کردی ئەو شتە لەبەر زۆر بوونەکەی لەبەرەوەی مەرحەلەکانیش زۆر سەبرن یعنی الحەمدولیلا کە مەرحەلەکانی سەبرن یعنی یەکسەر ئەوە نیە یەکە تووشی چەوری بوو سبەینێ دەبتە تەلەیف یعنی ئیلتیهاب و دوایە تەلەیف و دوایە بەمەون بوون مەرحەلەکان سەبرن ئەوەش زۆر باشە هەتا پێ ڕابگەی عیلاجی خۆت بکەی نەک شتەکە زۆر لێت ئالۆز ببی بگاتە مەرحەلەی کە هیچ ناکرێ لەو حالەتانە ئەگەر نەکەی ئەگەر شخصەکان توشبووەکان ئێهمالی بکە هەر پشتگوێی بخە هەر ساڵی بەسەردا تێ بپەڕی ئەو چەوریە لێی دەبتە مەرحەلەی هەوکردن ئەگەر هەر ئێهمالی بکە ئەو هەوکردنە لێی دەبتە مەرحەلەی تەلەیف هەر ئێهمالی بکە دەبتە بەمەونبوون و تەواو مەوزوعەکە لە دەست دەدا پێ ڕاگەیشتن بە هەر مەرحەلەک چەند زووتربی عیلاجەکەی باشترە ئاسانترە بە هەندێک ڕاضە بە هەندێک مادام باسی عیلاج کرد دکتۆرە بابزانین بەگشتی چارەسەرەکان بۆ چەوری جگەر خۆیان لە چیدا دەبینەوە لە چه حاڵەتێکدا دەشێت نەخۆش پێویستی بە زەرعکردنی جگەر هەبێت بەڵێ بەنسبەت هەر عیلاجە و حەسەب مەرحەلەکان ئێستا هەندێک لەو شتانەمان باس کرد شتێکی دیمان هەیە لۆ عیلاجەکەی هەندێک دەرمانمان هەیە هەندێک دەرمانمان هەیە بەکاری دەینێن خاصەتەن لە مەرحەلەیە گەر تووشی هاوکردنی جگەر ببی بەهۆی چەوریەکان ئەو دەرمانانە یعنی ئەمە تەمەشای شخصەکە دەکەین تەمەشای پرۆفایلیشی دەکەین یعنی ئەگەر مەسەرەن سەبەبەکەی لە زیادبوونی چەوریە فەرقی هەیە لەوەی سەبەبەکە لە زیادبوونی شەکرەیە فەرقی هەیە ئەگەر سەبەبەکە لەبەر قەڵەویە یعنی ئەو بڵێن عیلاجەکان پزیشک دایدەنێ لۆیان ئەگەر شخصەکە ئەو مەرحەلانەی تێپەڕی بوو یاخود ئەسڵەن نەیزانی بوو ئەمە شخصمان هەیە دێ بوویتە مەرحەلەی تەشەموع یعنی بەمۆنبوون ئەو جەرگە بوویتە مۆم ئەو وەختی دێین مەرحەلەی بەمۆنبوونەکەی تهدید دەکەین ئەوە لە چ مەرحەلەکە چەند تەئسیری لێی کردیە چونکە احتیمالە چەند ساڵانێک دەمینێتەوە بەو جەرگە بەمۆن بووە هێشتا هەر ئیشی لۆ دەکا بای ئەوەندەی کە پێی بژی هەندێک جار ینی بە مەرحەلەی مەقبولیش دەژی ئەو جا عیلاجی دەدەینێ لۆ ئەو بەمۆنبوونە و عیلاجی ئالۆزیەکانی بەمۆنبوونیشی دەدەینێ و هەندێک جار پێویستیان زۆربەیان پێویستیان بەوەیە بینینی بۆ بزانین بینینی گەدە و بۆڕیەکانی بۆڕی مەعیدە و نەکێ دەمارە خوێنەکانی زۆر ئەستور بوو بێ هەتا قەپات بکرێ ئەگەر ئەوانە هەر شخصەکە بەرەو خراپتر چوو هەر ئیستیجابەی نەبوو هەر وەزعەکەی خراپتر چوو ئاخر مەرحەلە هەمانە مەرحەلەی زەرعی جەرگ دێ یەکەک متەبەڕیعە بەشێک لە جەرگی خۆی دەداتە ئەو شخصە توش بووی بەمۆنبوون و مەرحەلەی ئەخیری دێ ئەویش جەرگە نوێیەکە وەردەگری طبعاً ئەوە عملیاتێکی یعنی مهمە و عیلاجی بەردەوامی دەوێ هەتا ئەو جەرگە ڕەفز نەکرێتەوە لەلایەن لەشەکەی دەتوانی ئەو جارە یعنی بژی بۆ جەرگەی کە زەرعی کردیە. زۆر باشە دکتۆرە ئیسرا هەمەوەندی پسپۆڕی هەناوی و هەروەها مامۆستای کۆلێژی پزیشکی و هەروەها ئەندامی کۆلێژی شاهانەی بەریتانیا